بەناوی خدای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان من محەممەد کەمالم خۆشحاڵم جارێکی دیکە و ڕاستەوخۆ هەموو پێنجشەمارێک کاتژمێر 4 ئێوارە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی هەڵقەی بەرنامەی دوانگەی خەڵک واتە دوانگەی ئێوە بەڕێزان تەوەری بەرنامەی ئەم جارمان دەپرسین ئایا کێ هۆکاری بایکۆتکردنی فەرمانبەران یاخود کێ لە پشت بایکۆتکردنی مامۆستایانەوەیە چی وای لە مامۆستایان کردووە بایکۆتی هۆڵەکانی خوێندن بکەن. بەڵێ بەڕێزان ڕابەر ئاشتی دەڵێت هۆکاری سەرەکی گەندەڵی حکوومەت و شکست خواردووە و نەودانی مافە بە هاوڵاتیان. بایکۆتکردنی دەوامی خوێندنگەکان و فەرمانبەران لە بەرامبەر وەرنەگرتنی موچەکانیان لەلایەن فەرمانبەرانەوە بۆ ساڵی سێیەم بەردەوامە و فەرمانبەران داواکارن موچە و شایستە دەرایەکانیان پێ بدرێت لە بەرامبەر ئەرک و ماندووبوونی مامۆستایان و فەرمانبەران دەڵێن ڕەخنە و نیگەرانیەکانی ئەوان لە دوای 26 ساڵ لە حکومڕانی دێت کە هێشتا لە سای ئەو دەسەڵاتەوە خەڵک ئاوارە دەبێت و بێکاری و نەبوونی تەنگی بە هاوڵاتیانی هەڵژنیوە. ئەوە سەرڕای بێموچەی و خراپی دۆخی ژیان و گوزرانی فەرمانبەران و کەمی بڕی کارەبا و نەبوونی سوتەمەنی ئەمانە یەکێکن لە هۆکارانەی کە مامۆستایان و فەرمانبەران وای لە مامۆستایان و فەرمانبەران کردووە کە بڕژێنە لەسەر شەقامەکان و داوای ماف و داواکاریەکانی خۆیان بکەن. ڕابەر ئاشتی دەڵێت هۆکاری سەرەکی گەندەڵی حکوومەتی شکست خواردووە و نەدانی مافە بە هاوڵاتیان. سەردار عەبدوڵڕەحمان دەڵێت نایەکسانی لە دابەشبوونی داهات و پێنەدانی موچە لە بەرامبەر ئەکەکانمان ئەم بۆچوونەی سەردار عەبدوڵڵا کە دەڵێت پێنەدانی موچە لە بەرامبەر ئەرکەکانمان ئەمە یەکێکە لەو هۆکارانەی کە مامۆستایان بۆی هاتوونەتە سەر شەقامەکان و لە زاری خۆیانەوە دەڵێن پێنەدانی موچەیە لە بەرامبەر ئەو ئەرک و ئیشانەی کە ئەوان دەکەن لە بەرامبەر هیلاکیەکانی ئەوان. هەروەها نایەکسانی لە دابەشبوونی داهات ئەمە یەکێک لە هۆکارەکانی دیکە کاک عەبدوڵڵامان لەگەڵە لە چوار قوڕنا. کاک سەعەدوڵڵا فەرموو. باشتر بۆ بەڕێز کاک سەعەدوڵڵا. زۆر سپاس دەکەم. بەڵێ کاک سەعەدوڵڵا پێم وابێت دەنگی باشی ناکاتە من ئەگەر هاوکارانم کاک سەعەدوڵڵا بەردەوامە فەرموو بەردەوامە. بەڵێ بەردەوامە کاک سەعەدوڵڵا. هۆکاری باشی فەرمانگە و مەشی هەرێمی کوردستان بەرپرس لەو هۆکارانە وەزارەتی فەرمانگە پێ بەرەفێ لەبەرنا لەو خوێن و ئەوشان بەڕاستی کاک سەعەدوڵڵا چارەسەری ئەمانە بە چی دەکرێت؟ چارەسەر چییە؟ چارەسەر وەڵامی وەزارەتی فەرمانگە هەرێ ماوەکانی وەزارەتی فەرمانگە وەزارەتی فەرمانگە زۆر دواسۆمان هەرێمی مامۆستایان هەموو ڕۆژێ بایکۆتی بە ئەوەی دەکەن ڕاستی بەڕاستی ساڵ بە ساڵ وەزارەتی فەرمانگە زۆرتی هەرەوەی جوان وەختی پێ دەکەن بەڕاستی حکوومەتی هەرێمی بەرنامە هاوکاری بەکاری وەزارەتی فەرمانگە دۆستی ئەوەی نییە مامۆستایان هاوکاریان لەو زۆر باش کاک سەعەدوڵڵا پەیامت چییە بۆ فەرمانبەران و مامۆستایان؟ وەڵامی پەیام ئەوەیە بەتابەتی وەزیری فەرمانگە هاوکاری مامۆستایان بکاتن هاوکاری سەر ناکرێت هەر بە ساڵانی ئەگەر هەموو ساڵی خوێندن بەروزا دەما بەڕاستی هەرێمی دووادارم حکوومەتی هەرێم ساوی مامۆستایان وەزیری فەرمانگە ساوی مامۆستایان ئەوڕۆژی باشە نەداتوسەران یان وەساکە ڕۆژ بە ڕۆژ زۆر فەرمانگە بەروزا دەما نەکرێت ڕۆژان بە سەدا دەکەوێت گورستان بەسەر خۆشگەم بەکارێت بەرنامەچینە وەزارەتی فەرمانگە داواتان لێ دەکەم حکوومەتی هەرێم وەزیری فەرمانگە ساوی پێدا بخوێنی ئەو مەسئلات زۆرش معفو کەنە دەنگی بازنەهات سپاس بۆ کاک سەعەدوڵڵا سپاس بۆ پەیوەندیەکەت کاک سەعەدوڵڵا. بەڵێ فەرهاد کوردستانی دەڵێت هۆکاری نەبوونی موچەیە عێراق موچەی بڕیوە و نەوتی کەرکووکیش ڕۆشت مەبەستی ئەوەیە نەوتەکەی کەرکووکیش نەما. بەڕێزان ئەمە ڕێی هاوڵاتیانە بەگشتی هاوڵاتیان پێیان وایە حکوومەتی هەرێمی کوردستان هۆکارە
لەوەی کە مامۆسایان هاتوونە دەست شەقامەکان و فەرمانبەران داوای خواسی خۆیان دەکەن و ئێستا بە شێوازێک لە شێوازەکان هەندێک لە فەرمانگەکان بەشێکی با بڵێن کارمەندەکانی بایکۆتیان کردووە و بێگومان ئەمەش کاریگەری لەسەر فەرمانگەکان و دام و دەستگاکان دروست دەکات هەروەها مامۆسایان بایکۆتی وڵەکانی خوێندنیان دەکات. گەرمیانمان لەگەڵا لە بادینانەوە فەرموو کا گەرمیان. کا گەرمیان يك دقيقة أنا أعتبر لا يمنع باش ولا يراكم با کا گەرمیان بله وراسي لسر توري أو موتشوش كان من دعم لهم فرمانبراني حكومتي حريم هيا بايكوتي دوام لكن تكايا شوكا بايكوتي ما مستحكم لن يخطب خان لا فوق الرفاقي كان لا خطب خان لا خطب زۆر باشە کا گەرمیان پێت وانە مامۆستایانیش و فەرمانبەرانیش خۆیان خاوەنی خوێندکارن و هەروە کوڕ و تەلەبیان هەیە لە خوێندنگاکان پێت وانە ئەو داواکاری جەنابەت لە مامۆستایانی دەکەیت لە حکوومەتی هەرێمی کوردستانی بکەیت باشتر نییە لەوەی کە موچەکانیان بۆ دابین بکە بۆ ئێوانیش ڕژێنە سەر شەقامەکان بێگومان ئەوانیش کاریگەری کەوتۆتە سەر ژیان و بژێوی ژیانیان با بڵێن. بەڵێ کا گەرمیان. بەڵێ وەڵا ما زاني كاك حكومتي ما حكومتي كي بيجوي كارولا على جولي شتيك ناقريتن مرات إجابة يا دعوة كله حكومت بكين أو بيوسع همو معناها نكتني أمام مستقبل بيوسع همو معناها وكاري يفترض بوي كاد ندعوة يعني بكين بقول دقتي ما خين السدا وبعان بقيدي منها حكومتي ما حزكها براسي خلص كي ما جم جبيت النخلين دوار بيتن. بله. زور صفار. بله كا گرمیان پیدوا لإستاد ما مساعد چی بکن باشه يعني. بله والله من بۆ خۆپێشاندان شتانە دەستخۆشییان لێ دەکەم زۆر پێم باشەکە خۆپێشاندان نەکەنەوەن بەس من بۆ بایکۆتی دام بەڕای من شتێکی باش نییە. بەڵێ پێ دوانێ کا گەرمی هۆکاری ئەم بایکۆتکردنە حکوومەتی هەرێمی کوردستانەکە ناتوانێت موشەکانیان دابین بکات و بۆیان دابین ناکات. طبعا بەڕاستی هەر هەموو شتێک حکوومەتە کاکەیە بەڕای من هەر هەموو شتێک ئەوانن نەکتەنیا بایکۆت مایکۆتە. بەڵێ کا گەرمیان سوپاس بۆ تۆ سوپاس بۆ پەیوەندیەکەت کا گەرمیان. بەڵێ بەڕێزان کا گەرمیانش یەکێک بوو لە هاوڵاتیانی کە ناڕازی بوو و پێیوا بوو حکوومەت دەبێت چارەسەری بژێوی ژیانی مامۆستایان و فەرمانبەران بکات. هەروەها ڕاگەیاند کە کوڕی فەقیر زۆر جارام قسەیە دەکرێت کە کوڕی فەقیر زەرە دەکات بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بتوانێت یان بیکات موچەی مامۆستایان و فەرمانبەران دابین بکات ئەوانیش دەڕۆنەوە ناو هۆڵەکانی خوێندن هەروە فەرمانگەکانی خۆیان درێژە بە دەوام و کاری خۆیان دەدەن. بەڵام ئەگەر ئەمە نەکرێت مامۆستایان کاریگەری لەسەر ژیانیان دروست دەبێت هەروەها مامۆستایان خۆیان خاوەنی قوتابین هەروەها کەسوکاریان هەیە و قوتابیان هەیە بێگومان خۆشیان نایانەوێت کە بەو شێوازە بێت. بەڵام ئەوە حکوومەتی هەرێمی کوردستانە کە شایستە دارایەکانیان بۆ دابین ناکات لە بەرامبەر ئەمانەشدا مامۆستایان دەڕژێنە سەر شەقامەکان و ناڕزایی دەردەبڕن. بەڕێزان ئێوەش دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی پەیام تیڤی بەشدار بن لەگەڵمانە سەرنج و بۆچوونی تێبینیەکانتان بۆ ئێمە بنێرن یاخۆت بۆ ئەو تەوەرە بنووسن کە ئێمە دامانەوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی پەیام تیڤی هەروەها دەتوانن لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانی لەسەر شاشەیە پەیوەندیمان پێوە بکەن پێکەوە گفتوگۆ بکەین لەسەر ئەو تەوەرەی دیاریمان کردووە. مامۆستا داودمان لەگەڵ لە سلێمانیەوە فەرموو مامۆستا. کاکەم کاتتان باشتر بۆ بەڕێزت مامۆستا. دەستخۆشتان دیەکەن. زۆر سوپاس. بەڵام وەکو مامۆستایەک بایکۆتمان کردووە. بەڵێ. بایکۆت ئێمە هەڵبەتە لەخۆ نییە. بەڵێ. تانەوە چ پەیامێک بگەینن مامۆستا؟ هۆکارەکە حکوومەتە حکوومەت ڕێوەسێتی لەگەڵ میدەستاکە ئێمەش بەڕاستی ماڵمان هەیە و مناڵمان هەیە و زۆر باشە مامۆستا وەڵامی جەنابەت چییە بۆ قسەی زۆر باش مامۆستا وەڵامی جەنابەت چییە بۆ قسەی کە دەوترێت ئەوە هەر کوڕی فەقیر زەرە دەکات با مامۆستایان بایکۆت نەکەن وەڵامی ئێوە چییە وەڵامی تۆ چێ وەک مامۆستایەک بۆ ئێمەش ڕازەکەی خۆوایە بەڵام ئێمەش خۆ مناڵمان هەیە و هەم قساریمان هەیە و هەم ماڵ و مناڵمان هەیە و مەسەفمان هەیە و هەمان نەکرێت چییە و ئەمە عایدی حکوومەتە ئەگەر حکوومەت بەڵام حکوومەت شەڕی بەسێتی لەگەڵ میدەستاکە داهاتێکی زۆر هەیە خاڵە سنووریەکان داهاتی ناوخۆ نەوت ئەمانە بەڵام من بەڕێی ئێمە ئەم حکوومەتە تازە شکستی خواردن و شەڕ بەسێتی لەگەڵ میدەستاکە یەکلار بەسەوە خەڵک حکوومەتی مەرکەزی داوا بکات بێتەوە یا ئەو حکوومەتی مەرکەزی چارەسەری ئەم وەزعە بکات لە هەمووی باشترە ئەمان بەڕاستی ئەوە
بمتمانە بوون لە ناوخۆیان لە دەرەوە چونکە ئەمان بەڕاستی پێش ڕیفراندۆم پێش ڕیفراندۆم بەڕاستی کەمێکی باشیان بوو میلەتی کورد بەڵام ئەمان نەخاوەنی دەوڵەت بوون نەخاوەنی تیارەوانە بوون حسابیان بۆ کەس نەکرد یعنی ئەوانە ساڵ خاوەنی تیارە و دەوڵەتوانە نەخسەرمان بۆ ناکەن خاوەنیانە بن شەڕی ئەمەژە ئەنامی متمانیان لەدەستە لە تەواتی ئیسلاس لە هەموو ڕۆکانەوە زۆر باشە مامۆستا پەیامت چییە بۆ مامۆستایان جان پەیامت چییە بۆ مامۆستایان وڵای پێیان مامۆستایان بایکۆتمان کردوتەوە تا میشەکەمان بۆ چانەکەنی خۆمان و فەرمان بەلانەی نەکەری خۆمان مەبەستمان هەر خۆمان نییە خەڵکە ژیانی هەیە و ژیانی هەیە و مناڵی هەیە و ماڵی هەیە و ئێمە هەر مەبەستمان تەنها خۆمان نییە فەرمان بەلانەی هەر کاکە کرێکارێکیش وەختیدا ئیشەکەی وەستاوە بەهۆی ئەم شەڕی بستێتەوە لەگەڵ ئێمە لەگەڵ فەرمان بەلان لەگەڵ ئێمەیانەکە زۆر باشە مامۆستا لەم شاشەیەوە چی دەڵی بە کەسوکاری خوێندکاران و خوێندکاران خۆیان وڵای ئەڵم پشگیری ئێمە بکەن خۆشیان قازان دەکەن و ئەو میلەتە ڕزگاریە بێت بەڵێ بەڵێ سوپاس بۆ مامۆستا داود سوپاس بۆ پەیوەندیەکەت مامۆستا ئەحمەدمان لەگەڵە لە هەولێرەوە فەرموو مامۆستا ئەحمەد السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله مامۆستا ئەحمەد خوشی برنامه دەکەم ڕێک زۆر سوپاس دەکەم مامۆستا ئەحمەد بەڕێزەکەم مامۆستا من لە هەولێرەوە پەیوەند دەکەم زۆر قسێکی زۆر شتێکمان لەو بەرپرسانجێ دیدی کە دەڵێن کاکە ئێوە ئەگەر بێت و داوام نەکرد منداڵی فەقیر زێر دەکاتن بەخۆمان ئێمە چینی مامۆستامان هەیە بە هەمان شێوە منداڵمان هەیە دوایش نامانێ بەڕاستی نامانێ منداڵێک سەروەدە بخینی کە لە داهاتوودا زوڵمی ئەو گۆدانە نەقبول بکات لەمە لایەت لایش کەس بەڕاستی مامۆستا ئەگەر بێت و بەدەرون نەچینە مرتاحەوە بچکن دەرس بێتەوە زۆر دەسێکێتەوە لەسەر خۆیدا بەڕاستی ئەوانە تەنها بە شەکاریکردنی خەڵک دانێ بە سۆز و عاتیفە وانە خەڵک بکەن دەوامەکانیان کە بەڕێزم بەڵێ سوپاس بۆ مامۆستا ئەحمەد سوپاس بۆ پەیوەندیەکەت ببوورە من هەرۆنم دەرفەت هەبوو کاکیوامان لەگەڵ لە سلێمانیەوە فەرموو کاکیوا ئەم کاتە بازیاکەم باشتر بۆ بەڕێزت کاکیوە زۆر سپاس دەکەم وەڵای برای بەڕێزمەزانی چۆنە بەڵێ ئەمێ بایکۆتی مامۆستایان خەتای مامۆستایانیشی تایە بەڵێ هەنێ مامۆستا هەیە بایکۆ دەکە هەنێکی هەیە بایکۆت ناکە یعنی یەک جار بڵێن کاکە گیان بایکۆ دەکەین ئەوە باشترێکە وەک لەوەی باڵکی کە لەوە بەم هەموو مەسەفە زیادکە پێش ئەوەی پرۆسەی خوێندن دەستێکە با مامۆستا بێک جا بڵێ کاکە گیان ئێمە دەوام ناکەین و یعنی خەڵک بەڕاستی ئەم هەموو مەسەفە نەکە ئێستا من خۆم چوارتە لەوەم هەیە لعنێ 250-300 یعنی مەسەر تیاتر بۆ جێژ بڵین بۆ جلی و بەرگ و بۆ پێداویستی مەکتەب بۆ شتانە ئەگەر یەک دا مامۆستا پێش ئەوەی مەکتەب بکرێتەوە بڵێ دەوام ناکەین زۆر باشە مامۆستا هۆکاری ئەم دووڕائیە چییە کە لە ناو مامۆستایاندا هەیە پێ دوایە هۆکاری ئەمە چی بێت بۆ دوو بۆ چون هەیە لە ناو مامۆستایاندا ڕاستە فەرمی بەس وەڵی هۆکارەکەی چی بڵێ مامۆستایانیش یەکگرتوونی یعنی پێ دوانێ بەشێک لە مامۆستایان حیزبی بن لەبەر حیزبەکانیان بێت یان شتێک لەو بابەتە بەڵێ بەس ئاخر یعنی تۆ ناکەی پرۆسەی خوێندن بکەیتە ئەوش یعنی هینیەکە بە قوربان یعنی وەش ئەزانی چۆ دەبیاکەم ئەویش بە قوربانی ئەیکەن بە قوربانی سیاسەت و بە قوربانی حیزبایەتی و یعنی بەڕاستی بەو شێوەیە زۆر باشە کاکیوە پێتان وانییە ینی ئەم داواکاریانەی جەنابەت لە حکوومەتی هەرێمی کوردستان بکرێت باشتر نییە بۆی کە بتوانێت موچە و شایستەدارایەکانی مامۆسایان و واروەها فەرمانبەران دابین بکات بۆی کە هیچ ئیشێک لە کوردستان پەکی نەکەوت پرۆسەی خوێندن بە تەندروست بڕات و هەروەها پرۆسەکانی دیکە فەرمانبەرەکانی فەرمانگەکانی دیکە بە شێوازێکی تەندروست ئیش و کارەکانی خۆیان بکەن پێ دوانی ئەم داواکاریانی جەنابەت لە حکوومەت بێت باشتر نابێت برای بەڕاستە فەرمی سەگەر زۆر تاوە بەس چەند ساڵە مامۆستا یعنی هاوڵاتی چەند ساڵە داوا لە حکوومەتەکە بڵین بۆ خزمەت گوزاری بۆ پرۆسەی خوێندن یعنی کە حکوومەت گوێی نەبێ قسە ببیستێ یعنی گوناحەوە لە بە حکوومەت بڵین ئەبێت فشارێکی مەدەنی دروستکەی فشارێکی مامۆستا بێ ئایا هاوڵاتی بێ بە یەک جار یعنی ئەسێ من دوو تەلەم هەیە لە دوو چوار تەلەم هەیە لە دوو مەکتەبی جیاواز دوانیان دەستێکیان کردەوە دوانیشان چوون وتیانە باوکە وەڵاهاتی نەزەوە وەڵات چیان زێرسانکردەوە ئەمە یعنی شتێکی بێسەروبەریە یعنی مامۆستا ئەبێ یەک ڕێی هەبێ ئەبێ یەک بۆ چوونێ بێ مدیری مەکتەب ئەبێ یا بڵێ کاکە گیان بایکۆتی داوامەکەم و تەواو نایکەم یان ئەوەسە یعنی ئێمە چییە دەرسێ هەیە و دەرسێ نییە و
بەڕاستی لەو شێوەیە کاگیواگیان بۆ چونێک هەیە دەڵێت مامۆسایان خۆ ئەگەر بەوێ موچەش بڕۆنەوە ناو هۆڵەکانی خوێندن داوام بکەن ئەوە بە گیرفانی بەتاڵەوە ناتوان داوا بکەن و بە دەروونێکی پڕ و نەهاموارەوە ناتوان درێژە بە خوێندن بدەن واروە قوتابیان بتوانن ناتوانن قوتابێکی تەندروست پێ بگەێن و قوتابیانیش ناتوانن بە گیرفانی بەتاڵەوە گوێگرێکی باش بۆ مامۆسایان بەتاکید زۆر بەتاکی قسەکەی جناسە بەس یعنی ئەوەش ناکرێ بڵێن ئێستا منیش کاس بێتم بڵێن ئەکرێ بڵێن هەموو بە ساڵێک 150,000 لە کەلەبەکە ماسەر بکەم و یعنی بە حەقەت یعنی وانە بەڵێ ئەی ناکرێ منیش بۆ شێوەیە هەموو ساڵێک ئەم فریمە دووبارە بێتەوە دووبارە بێت یعنی بەڕاستی مامۆستایان یەک جار بایکۆت بشتێ یعنی بایکۆت کەن و تاوا بڵێ بە هیچ شێوەیە بایکۆت ناشکەین هەتا تەواوی موچەکانمان بۆ دابینەکان. بەڵێ سپاس بۆ کاگیوا سپاس بۆ پەیوەندیەکەت. محەممەدمان لەگەڵە لە هەولێرەوە فەرموو کاک محەممەد. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله كاك محمد. دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم. زۆر سپاس کاک محەممەد. وڵا بەنسبەت ئەو من هەولێرەوە پەیوەندەکەت تەوان بەنسبەت ئەو موچەی فەرمانبەران کاکە پێش هەفتەیەکی بەر لە ئێستا وەزیری دەرەوەی تورکیا و ئەمن و سەرەکان و ئابوووریەکان دەیانوت مەسعود بەرزانی 75 ملیار دۆلاری لە تورکیا هینەوت. باشە بەزی کاک مەسعود 75 ملیار دۆلار کە بەشی 10 ساڵی موچەی فەرمانبەرانی کوردستانە 10 ساڵ بۆ 20 ساڵش تقریبا کاگنێتیر ئەوەندەی دیکە هەیە مەکتەب سیاسەکان ئەوەندەی دیکەیان لە دەرەوە کاکە باو پارانە دێننەوە دێت ئێلو پارانەی کە لە کوردستانی خۆمایە لە ژێرزەمینەکان شاردیان دەتۆ براتم باو پارانە دەرکەن باو پارانە دێن کوردستان کاکە نیوەی بابۆ ئەوان بێ نیوەشی بابۆ خەڵکی خۆتانە فەرمانبەرانە مامۆستایانە خەڵکی خۆتانە باو پارن. زۆر باشە کاک محەممەد پێت وایە هۆکاری چوونە سەر شەقامەکانی مامۆستایان و فەرمانبەران ئەوەیە کە پارە هەیە و نادرێت بە مامۆستایان و فەرمانبەران. بەڵێ بزەبت هۆکارەکەی ئەوەیە کە پارە هەیە و نادرێت کاکە خەڵک زۆر باش دەزانێت خەڵک ڕووناکیرە خەڵک ڕۆشارە کاکەوت ئەمە سەردەمی هێشتا نوێتەکان نیە خەڵکیش نەزانێت خەڵک هەموو شتێک دەزانێت کاکە خەڵک بە ئاگایە خەڵک چاوکراوەیە ئەزانە چۆن دەفرۆشترێ ئەزان داهاتی ناخۆ ئەزان داهاتی دوورگەکان ئەزان داهاتی فرۆکەخانەکان یعنی خەڵک ئاگای لە هەموو شتێک دەستگا ڕاگەیاندنەکان ڕێژناوە ئێستا دنیا کراوە کاکە وەکو داری دارە نەبەوە براتم خەڵک هەموو شتێک ئەزانێ یعنی بۆتی مامۆستایان دێتە سەر شەقام کاکە ئەوانش ماڵ منداڵە لە قوتابخانە لەبەر بێ پارەی لەبەر بێ موچەی تۆ حکومەت ساڵێ موچە نادێ 2 ساڵ نادێ 3 ساڵ نادێ پارە نامێنێ کاکە ئەو پارە هەش بۆ خوددا نەما تەواو هەزمێنە مشکلە نێت بابزنەوە سەر شەقام بەڵام نامێنێتەوە دوێم شت خەڵکی هەولێر خەڵکی هەولێر کە لەم ماوەیە چوونە سەر پەرلەمانتارەکان هەردێک لە خەڵکی و پەرلەمانتار لە ئەو یعنی ئەوان دا ئەو قنداڵە و خەڵکان دەکەم کە خۆش خەڵکی هەولێرن بابزنە سەر شەقامەکانیش دا لە حکومەت کەم بڵێن کاموچە. بەڵێ سپاس بۆ کاک محەممەد سپاس بۆ پەیوەندیەکەت من هەرۆنەم دەرفەتە بوو هاوڕێیانی تر لەسەر هێڵن کە کاروانمان لەگەڵ لە سلێمانیەوە فەرموو کاکاروان. باش بۆ بەڕێز کاکەوان سپاس بۆ جەنابیش. سەبارەت بە تەوەرەکەت ڕەهەندی سیاسی زۆرە هەڵنەگرێ بە خۆیەوە چکە تۆ بینی هەموو ڕۆژێک لە وڵاتی ئەمە بەرانە دەگرەوە شۆ پاشکە ئەدرێتەوە لێ کۆمەڵە گەلێک بڕیارێ لەو جۆرانە هەیە ئایکی هەڵکاردێ لە باکۆتکردنی خوێندەگاکانیان فەرمانگەکانیان هەر بابەتێکی کە ڕەتی بە ژیانی هاوڵاتیابە دەگەڕێتەوە بۆ هەردوولا بۆ هاوڵاتی بۆ حکوومەتی دەرەجەی سەرەکی حکوومەتە لە پێناوی داگیرکردنی سەرەتاییەکان و خزمەتگوزارەکانی دواتر بۆ هاوڵاتی ئەمە ئەرکی سەرشانە حکوومەتی هەرێمە دوجار ئەگە هاتو حکوومەتە بەم شێوازەنە بۆ ئەوە کە سەر ڕایی مینەت ئەتوانێت دەنگی خۆی بەستادە بە شێوەیەکی مەدەنی ئەقلانی بتوانێت داوای مافەکانی خۆی بکات تۆ بینی ڕێچای خشتەکانی دابەشکردنی موچەکێ پێشمەرگەی ئازاد لێرە قارەمانی چاردەکی ئەم کوردستانە خۆیدا بە شێتکردن کاتە دەبینی سیستەمی دابەشکردنی موچەکە شێدانە گوازاتەسا بۆ ئاخیرم داوا لە کەسوکاری شێدانە هەکو مامۆستایانی بەرز برژێنە سەر شەقامەکان بۆ داواکردنی مافی خوێن نەگۆی یاریەکیان پێ بکەم بە مقەدەسەتی مانگێک پێچوو مانگێک دواتر ئەمە خۆی کارەسەتە پێویستە هاوڵاتیان بە یەک دەنگ بە یەک ڕەنگ بەبێ ئیتجاه حیزبی و سیاسی فکری سیاسی داوای قوتی خۆی بکە داوای قوتی منداڵەکەی بکە کە بێتە سەر شەقام بە شێوەیەکی مەدەنیێت بکە نەک بۆ کەلتوری سوپاندنەوە سڕینەوەی یەکدیگی بەم شێوە ناو زۆر ساز بۆ تەورەکە. زۆر سپاس بۆ کاکەوان سپاس بۆ پەیوەندیەکەت کاکردیمان لەگەڵ لە سلێمانیەوە فەرموو کاکردی. کاکردی ئەم کاتت باش کاکردی
سڵاوتان لەبێ و کاتتان باش. سڵاو لە بەڕێز کاگەردن. ڕاستەکەم جەنابەت نووسیدەکی هۆکاری بایگوتی داوامی سەبلاگە خوێندنگەکانە. بەڵێ. وەڵاهی بەڕاستی جێزی کابرا ئەڵێ چۆن ساڵێکە زەمی وەکو مامۆستا ئەکسە لەگەڵاکەم. بەڵێ مامۆستاتی. ڕاستەکەم وەکو مامۆستا یعنی بایکۆت خۆپشاندان کۆمەڵەشت هیچ لە مەساعەکە ناگۆڕێ. بەڵێ. یعنی ئێستا زۆر ئێستا چۆن جێرێکە زوو ڕۆژە خۆپشاندان ئەکرێ لە سلێمانی و لە کۆمەڵە شار و شارۆچکە تا بڵێن هەولێر واز لە هەولێر و دوو هۆکۆ مەنتیقانە بێنی بایکۆت یعنی چۆن ئێستا شەقام و کۆم ئێستا بێنێ ئەگەر جەناب و کەناڵەکانی یعنی شاری سلێمانی بەتایبەتی يعني أو هذيك الأساس اليمانية ولا كركوك ولا داخوك وحتى لا برديم شنان بوها حش الشعبي كزود يعني براسي أسكتاري السليمانية أبو هيك كتصوري نقول وقوم مع بصايد كشو من أوشارة قرار حين طاقة ولا هيك بايكون وخوف شادان وهيك ترجمة يعني هي زي الآية هذه حكمة دينية فاتية ما هم كذا زاني حكمة كشورة فهي بلان بري مع بصايد بلان بايكون أوية نسبين يعني روجي الشم وهيج كذا سبوا دوام تكذا السجادة مثلا نقرز ما كسر كتب بناي أسايش بوليسا ما مصايا كسر بالشقوايا كسر زاديد كسر بانا كسر بالدوام كسر بانا كسر بناي موظف كيو يعني إدارة ودائرة كان أو بايك كاكا بيدوا أما بكرة كجرات كريم سيدا سشوي يقول كسر جي نقرز ما بو بين الأمر بسلام نخل نوار هرشوا لك يعني أول سنة توجد فقط بريد بردم فروة بردم حافظ بردم أنجم حتى أنا أنجمني وزيدان زور باش كاكا بابا إسلام بسيارك سنة شكزناها بناتو براسي يعني روجدان دريادو وستيروش وقو ما كاميني شون كسر كاميني بو ما داميني سيروش أكسيروش داوم دزقاو هيك شون نبي زور باش كاكا ديبا اللي رام بسيارك كاين كي هوكاري بايكور كردو هات ناس شقامي مع مصانو فرمان برانا قربان جان أزايك زور باشا مثلا كان مليون ودوسون مليون ودوسون ناس عشان الرقم هي لا هنا موظفة زيادة الصفحة زاري إذا من كذا ناس أنتم أي ناسي يا أول بارجة حزب كان يتكوملا يقرتوا إسلامية يكتير قرانا عين زيادة الصفحة زاري باسواني أو دام دزجانا ولا سرق ما سابن صفحة زار كذا هم حزب كان يتربى 1000 باوجيمو صفحة زار كذا صحزة تقاعد كان لأن حكمة رأسه أما حبناته أما دون صحزة زور باش كاكر دي بس والله مي بسياركي من الدنيا وكاكر كاكر دي والله مي بسياركي من الدنيا كي هوكاري أمانة كي هوكاري هات مصر شقامي ما مصانو فرمان برانا بس هو يعني بس بلي والله سروكي حكمة والله بارتي والله كيتي والله هر أويك حزبة لا بارتي وكيا كم حزبة أساس حزبك كثيرا من حزبكات والمدز كشتيش يعني لفرن يعني هوي مستفيد أنا حكومته هم يبغى ميكروب بس حكومته زور باش كاكر دي بيدوانيا يعني بله بيدوانيا حكومة أجر هر حزب كبير حكومة أبيت روبي كيرا لشار سكرني كيشو قرفتكاني ما مصانو فرمان بران بيدوانيا حكومة قربان جان تو ما كتجي على زيرك إلى خواب الزابع يعني حزبك حد حزبنا من تو جناب سلكم والله دانش تسلامك هذه كمان والله بعرف إيش لو حزبنا فرمان قبل هذه كلام يعني 5000 كان شو بردو سلام شو الشيخ الله شو نظام فيه أو حزبها يعني تداخل بها صار موظفي حكومتهم حزبين يعني حزب تنبوي أمادم سيشو سيرو لبردم سرودي سليمانية يا بردم محافظة وطن يعني أو حزب جواي أحد حزبك إتريش يتيه بارتي أو يكتب حكومة مية اشتكي بناي حكومته أما هم كذا حزب إذا أو حزبه فيها شكرتي هي كبارتي هي إسلامي كيكوتي زور باش كاك هردي حزب جلال باسی دەکەی حزبێک سەرۆکی کاک هەدیسا حزبێک سەرۆکی پەرلەمانی ئێستای لەدەستا حزبێک ئێستا سەرۆکی حکومەتی لەدەستا حزبێک پێشتر سەرۆکی هەرێمی کوردستان بوو یعنی پێت وایە زۆربەی با بڵێن جومکاسیارەکانی حکومەت بەدەست حیزبێکەوە بۆ پێت وایە هۆکاری سەرۆکی ئەم حیزبە ناگرێتەوە قربان جان ئێستا من بڕواکە لە کتابداڵە حیزبێکم بە هیچ حیزبێکەوە نییە بڵێن پارتیی چێتیم بەڵام یعنی کاتی خۆی تۆ کە مەسەلەن کە لە حیزبێکاوی 50 کەس فەکەس 1000 کەس تعیین کردووە کە لە شوێنێکاوی هەر ئەوانەیە کات ئێستا بۆ بە ملیۆنە بوو من پێ دەڵم هەر هەمووی پاکی تۆ 900,000 پاکی بۆ دەرنادێ لەم حکومەتە بۆ 900,000 زیاتر لە 100,000 ئێستا بۆ بە دوو دەوام کە لە هەفتەیەکدا لە سلێمانی 2 ڕۆژ دەوامەکەی 2 ڕۆژ دەوام ناکرێت
يعني أو رزق قياسك لشونك شوان دوك أو إشاء الرابع دوك بل أنت شوان كسدانا لو فعزاري خلق ويسد بدو رزق دوامك ويا هيا دوام مثلا سوري جارية يعني أمريكا يشكا في إنسابني والله خطاي سوي حكومة البلد حكومة فاردية كتير بتكررون عند وزارة البيئة شو بتكررون هذا أمس زماني هولينا بتكررون يعني بلا يعني ذلك كابرأته هذا مشتغل باردي إذا هم مكان بقرنجو لما ديري دارين وحتى وزير ومشتغل يعني فرص يعني كتو فرص عن بيت جوريته والله من المدير عام مش بدزنيها سويت الحكومة شيء بس كذا تشتغل بدرسة أي وقت زي الصوف جديد بمليون دينار تخشان كذا جد سويها إذا ميك باكر والله خطأي بەڵێ سوپاس بۆ کاکەری سوپاس بۆ پەیوەندیەکەت سوپاس بۆەوەی کە بە ئازایی توانیت ڕەو بۆ چوونەکانی خۆت لەم بەرنامەیەدا دەربڕیت بەڵێ بەڕێزان ئەوەش دەتوان لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە پێیجی پەیام تیڤی لەسەر تەوەرەکە هۆکاری بایکۆتی فەرمانبەران کێیەکی هۆکاری بایکۆتی فەرمانبەران دەتوان کۆمنت بنووسن هەروەها دەتوان لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانی لەسەر شاشەیە پەیوەندیمان پێوە بکەن ئێمە پێکەوە گفتوگوی ئەم بابەتە ئەم تەوەرە بکەین بزانین هاوڵاتیان ڕێیان چییە لەسەرەوەی کە پیان وایە کێ هۆکارە بۆ هاتنە سەر شاقامی مامۆستایان و فەرمانبەران کاک محەممەدمان لەگەڵا لە کەلارەوە فەرموو کاک محەممەد. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله كاك محمد. خوا شك خوي وشال خوا كاك الجال أمانة زورنا كل ملتا أمانة معاشي أم خلقيان بري أمانة خلقيان رسواك خواش أواني رسواك وشوروك كتشكي بدأت يعني الأخوة بزياد مشكور خواك انت خوا أقمانك أنا والله لبنوي مع وقت تنعاد سري مع سقيسة وقنجاه باردينا على خاون شوال من على الرن وتزادنا المعاش يورنا لنا متحك سازية كده أمتحك سازية كتانا وأخواتان لدرت شو نازان أخوان لبان سراغي لهم وزو مزوريكا أخوة آواكا كاكا أخوة ما شكي إخوايا شكي عبادينية شكي شعبينية شكي هيج كسينية شكي إخوايا لوزو مزوراك برامبر بأم قالك يا شت سالة درولة قال يا ما كان دواي شت سالة الظلم والزور إخوة حكي يا ميسن زۆر باشە کاک محەممەد پێ دوانیە هەموو هۆکارانەی هەموو ناڕزایی و نیگەرانی و گلایانی جەناب باست کرد هۆکاری هاتنە سەر شەقامی مامۆستایان و فەرمانبەران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بن. ئەوانە حەقی خۆیانە حەقی خۆیانە مامۆستا دینارە لە جیفانیان نییە مناڵی ڕەشوڕوتە ئەگەر داوای حەقی خۆی بکات گوناحە. زۆر باشە کاک محەممەد جەنابت مامۆستا لە وڵاتانان ڕێزیە هەموو هیچ کەسێک نییە ئەوەنێ مامۆستا ڕێزی دێ بەڵام لای ئێمە مامۆستا ڕێزی نییە قوربان. لا والله مامۆستا لای ئێمە ڕێزی نییە لەبەرەوەی خەڵکێک حکمیە ماکەم ومامۆستا نهاتوەتە سەرتەخت. کاک محەممەد سەرتەخت ڕێزی لە مامۆستا ئەگەر چاوی لە مامۆستا بوو بەڵام خوای ئێمە حەقەکە کاکە خوا حەقەکە بزان خوا لەمە زیاتریانش پێکات سەبرکە زۆرمان ماوە جارێ ماوێتی ئێمانە ماوێتی قوربانت بم بەخوا زۆری ماوە لەمە خراوتریانش بەسەرادێ لەبەرەوەی زۆرمان لە ملەتەکەی خۆیان کرد لە تاریخا قومێک هیچ ملەتێک سەرکردەکەی ملەتەکەی برسی نەکردووە بڕۆ لە قورئانە لە تەوراتە لە هەموو کتابەکان ئەوانەی کەوا مارکسی لێنینیش بخوێنەوە بزانە چی هەیە بزانە هەیە حکوومەتێک ملەتەکەی خۆی برسی بکە ئەوە زۆمە لەگەڵ ئەو ملەتە کردیا خواش زۆمەکەی قبوڵ نەکرد بزان چیان بەسەرادیە لەمە خراوتریانش بەسەرادیە هیچ نەماوە دەستیانە هیچ بەس ئەوە ماوە ملەتەکە بزانە زۆر باشە کاک محەممەد پێیامت چێ بۆ مامۆستایان و فەرمانبەران کاک محەممەد پێیامت چێ بۆ مامۆستایان و فەرمانبەران والله داواکەم یەکردوو بن و داوای ماسی خۆیان بکەن یەکردوو نەبن هیچیان پێ ناکرد یەکردوو یەکە بە دوای بێنن لەم مەدرسە و خەڵکی نەیگەرەکە کاکەجان کە لەبەری بێ مامۆستا چی دەکەنێمە مامۆستایە مەعاشری چیە دەرجی چی ئەمەدا ئەڕوان لە ناو سەفەکە بەس خەم و خەفەت دەخوا. بەڵێ سوپاس بۆ کاک محەممەد سوپاس بۆ پەیوەندیەکەت کاک محەممەد یەکێک بوو لە هاوڵەتیان ناڕازیانەی کە
باز لەوە دەکات حکومەت هۆکارە و دەبێت حکومەت ڕۆبگێڕا لە چارەسەرکردنی ئەو گرفتانەدا کاکردی پێی وا بوو کە حکومەتی هەرێمی کوردستان پێکاتوە لە چەند حیزبێکە و حیزبان هەمویان هۆکاری ئەم قەیرانەوە گرفتانن. هەروە زۆربەی و پەیوەندیانەی کە هاتن هەمویان پیان وا بوو کە حکومەتی هەرێمی کوردستان هۆکارە و ئەبێت لایانی چارەسەریش بێت. دوو چۆن هۆکاری دروستبوونی ئەم کێشە و گرفتانەیە وای کردووە کە مامۆستایان و فەرمانبەران ماوەی 3 ساڵێنە سەر شەقامەکان داوای مافی خۆیان دەکەن، بەڵام بەداخەوە هەتاوەکو ئێستا هیچ یەکێک لەو داواکاریانەی مامۆستایان کە داوایان کردووە چارەسەر نەکراوە یاخود نهاتۆتە دی یاخود بەدەم داواکاریەکان و نهاتوە حکومەتی هەرێمی کوردستان ئەگەر هاتبێتیش بێگومان جێبەجێ نەکردووە وەکو لە ساڵی پار وتیان بەشی ئەو بڕێک لە پارەیان دانابوو و هاندارمە مامۆستایان ئەویش وەکو خۆی وەکو پێویست نەئەدرا. کاک هەرێممان لەگەڵ لە سلێمانی فەرموو کاک هەرێم. چۆنی برا بەڕێزەکەم باشی؟ زۆر سپاس دەکەم کاک هەرێم. چاوی برای گوری خۆشەویستی. زۆر سپاس. کاکە بەنسبەت ئەو تەوەرەی بەڕێستانەوە کە باز لە هۆکارەکانی خۆپیشاندانی فەرمانبەران و مامۆستایان ئەکرێ. هۆکارەکەی گەڕێتەوە بۆی کەم حکومەتان لە سەرەتای دروستبوونیەوە گاڵتە بە سارەنووسی میلەتەکە. هیچ کاتێک لە مێژووان نەبووە کە دیکتاتۆر هەمومان نەزانین کە دەوڵەتەکانی دەوروبەرمان قەزافی دیکتاتۆر بوو بەڵام میلەتەکەی خۆی برسی ناکرد. سەدام حوسێن دیکتاتۆر بوو بەڵام میلەتە و شابەکەی خۆی برسی ناکرد. ئێستا ئەمانە لەوانە دیکتاتۆرن، هەم دیکتاتۆرن هەم میلەتەکەشیان برسیەکەن. جا بۆیە کاتیەوە تۆ بەڕاستی حکومەتێک بێتە پێشەوە کە ئەمانە بەڕاستی لایەن زۆر باشە کاکەرێم پێ دوایە ئەم گرفتانێکی ئێستا جانەبەت باست کرد هۆکارێک نییە بۆی کە مامۆستایان هاتوونەتە سەر شەقامەکان مامۆستایان و مامۆستا ناقی نییە بەڕێزەکەم مامۆستا سێرەکەم مناڵەکەی وەکو مناڵی من ڕەشوڕوتە چی بکەنی من ناتوانم مەسەفی مناڵەکانم دادین کەم موچەخۆرم ئەی مامۆستا چۆن بتوانم ژیانی چۆن توانە دەوام بکە چۆن بتوانم بچێ بۆ لادێکان. زۆر باشە کاگەرێم قسەیەک هەیە مامۆستایان زۆر جار دەکەن دەڵێن ئەگەر ئێمەش بڕۆینەوە ناو هێوڵەکانی خوێندن بێگومان بە دەروونێکی نامبورتا هەواڕۆینە هۆڵەکانی خوێندن ناتوانین پەروەردەیەکی باشی قوتابیان بکەین وەروە ئەو قوتابیانەش بێگومان هەر کە سوکاریان هاوڵاتی ئەم میلەتەیە و ئەوانیش پارە لە گیرفانیان نییە و ناتوانن تەلەبەکانیان بنێرنەوە گەر بیشی نێرنەوە بە کۆمەڵی قەرز و مشکیلە و گرفتەوە دەینێرنەوە ئەوە قوتابیەکان ناتوانن وەرگرێکی باش بن. بەڵێ ڕاستە بەڕێزەکەم ئێستا خۆی بەڕاستی موچەخۆرانی هەرێمی کوردستان و هەر هەمومان هیچمان لەگەڵ یەکتریان ڕاز ناکەین. بەیانی مەسەلەن ئەمڕۆ ڕائگەندێ ئەڵێ 3 وەزارەت لەم هەفتەیە موچە وەرەگرێ ئەو فەرمانبەرەیان ئەو کارمەندێک کە موچەکەی خۆی وەرگرت حەقی ئەوەی تری نییە، حەقە هەمووی بەیەکەوە بەیەک جار بەیەک جار نەبێ. بەڕاستی ئەمانە حساب بۆ کەس ناکەن. ئەمڕۆی پۆلیسەدا بەشێک سەرکوتەکە بەیانی یاساییشە بەشێک کە سەرکوتەکە هیچیان بەسەرێکەوە نییە و بەڕاستی بۆ خۆشمان تاوانبارین. زۆر سپاسەکەم و لە کاتم گەژیتە سپاس بۆ کاگەرێم سپاس بۆ تۆ بێگومان کاگەرێم. داواکاریەکانی جەنابیش تەمان داواکاری مامۆستایانە کە لە پێناوی دادێنە سەر شەقامەکان و هەروە لەگەڵ باڵێن فەرمانبەران بەگشتی کە مامۆستایانیش یەکێک لە فەرمانبەران و هەروەها ئەوانیش هامان داواکاری جەنابتیانەیە کە باز لە ئەوە دەکەن کە دەبێت هەموو شایستە دارایەکانی مامۆستایان خەرج بگری یاخود بدرێت. فەرهاد کوردستانی دەڵێت هۆکاری نەبوونی موچەیە عێراق موچەی بڕیوە و نەوتی کەرکووکیش ڕۆشت. ڕەوەند محەممەد دەڵێت هۆکارەکەی ئەوەیە مامۆستایان و فەرمانبەران پارەیان پێ نییە پێی بچنە دەوام. وەڵامان لەگەڵا لە هەولێرەوە. سڵاو لە تۆ لە بینەرەکانت برای بەڕێز. سڵاو لە برای بەڕێزم کاکپۆڵە. برای بەڕێز دەبی گەڕێینەوە بۆ کێشە بنەڕەتیەکەی ئێمە دەیناڵێنین لە بواری سیاسی، لە بواری سەربازی، لە بواری ئابووری، لە بواری کاتژێڕی کە ئەم بایکۆتکردنە بەشێکی بچووکە لە بواری کاتژێڕی دوای دیراستکردن و هەوڵدانێکی زۆر دڵنیابە لەوەی کە هەموو کێشەکانمان دەگەڕێتەوە سەر ئەوەی تا ئێستا هیچ بەڵگەک نییە بسەلمێنێ عەقڵیەتی سیاسی کوتەیە، عەقڵمان نییە، کێشەکانمان هەمووی عەقڵە بۆیە دەبێت کار لەمە دووە لەسەر گەڕان بە شوێنی عەقڵدا بکەین. نەبوونی عەقڵ تووشی مەغروری تووشی گوێ لە نەدانمان دەکات. دۆست و دوژمنی خۆمان ناناسێت کە عەقڵ نەبوو. بەپان بەڵگەم لەلایە ئەوانەی لەلای ڕاگەیاندنەکان بڵاوکرێتەوە من وەکو کەسێکی نزیک پەیوەندی بەو کێشانە
بە تایبەتی ناوچە دۆڕاوەکان ناوچە ئەتکراوەکان دەیسەلمێنێ کە تەنها عەقڵمان نەبووە دۆستەکانمان کرد بە دوژمن دوژمنەکانمان هەموو یەخستەوە برای بەڕێزم یعنی ئێمە چی تاوەڕێ بکەین من ئێستا نمونە لۆ بێنم باوەڕت بێ لە ڕاگەیاندنەکانی ئێوە هیچیان باسییان نەکردووە چ تەنازولێکیان کردووە لە 2003ەوە چ کارەساتێکیان بە کورتینایە هەموو بەڵگەکان دەیسەلمێنێ کە کورد بەداخەوە نەک وەکو تاک وەکو سیاسیەکان و تایبەتی بڕیار بەدەستان عەقڵی نییە من ئامادەم بە دەیان و سەدان بەڵگەتی هێنمەوە بەڵێ سپاس بۆ کاکۆڵا سپاس بۆ پەیوەندیەکەت ببوورە هاوڕێیەکت لە سەرقەتن ببوورە من هەرۆم دەفەدەم وەستا حەکیممان لەگەڵە لەکردکەوە فەرموو وەستا حەکیم السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. برای بەڕێزم فەرمانبەرە مامۆستا هەر کەسێکە ئەمانە خوێنە ئەمانە لێرە حکومەت چی دەڵێتیان ئەڵێ وڵای ئەوە خەڵکی فەقیر مناڵی خەڵکی فەقیر زەرەکەوە مە زەرەکەی مامۆستاش خۆ خابی لە خۆ مامۆستاش ئەوان مەسئولی نەگەبرێن مامۆستاش مناڵی خۆیە خابی لە مناڵەکانی خۆی وەک مناڵی خەڵک وایە ئیشە فەقیرە خۆ ئەم پڕوو باگەندەرامانە وەستا حەکیم ئێوە لە ماڵەوە خاوەنی قوتابین وەستا حەکیم خاوەنی خوێندکارنەوە لە ماڵەوە بوونە شێتی ئەم بیرە نەوتانە بوونە ئێستا وەستا حەکیم ئێوە لە ماڵەوە خاوەنی خوێندکارن خاوەنی قوتابین برای بەڕێزم پێنج خوێندکارم هەیە تێگەیشتی پێنج خوێندکارم هەیە کابرایەکە من وەستام یعنی کرێکارم وەستا شێر کرێکارە وەستا حەکیم جەنابەت وەکو کەسوکاری خوێندکارە لە دوای ڕزادۆما تا ئیستاکانە یەک ڕۆیشتم نەکردو بەڵێ وەستا حەکیم جەنابەت وەکو کەسوکاری خوێندکاران چ پەیامێکی هەیە بۆ مامۆستایانە و مامۆستایانەی کە ئیسا ڕەنگە بە دیار شاشەکانەوە دانیش بن و زۆرێکیان پەیوەندیان کرد چ پەیامێکی من داوا لە هەموو مامۆستاکانەکەم بێنە بان جعدا بێنە بان شارە هەموو ڕێگا بگرن بایکۆتی دەوام بکەن نەک هەر هەندێکی ئێوانێکە و مامۆستانی هەندێک لێن ناڕازیە ئەوەیە ئەو مامۆستانی سەر بە هەردوو حیزبی دەسەڵات بشن ئەوانش هەر بێنە سەر شاشە لە حیزبەکانیان نەدرسێن لە بۆی حیزبەکانیان باویان نەما سوات هینی ئەویان نەما ئێستا حیزبەکانیان شەڕی ئەوان ناکەن شەڕی بیرەنەوتەکانی کەرکووکەن ئەو حیزبەکە لە کەرکوو دەیان کرد و ئەم پارەسۆری لە بەردەستیان بۆەوە نەما ئێستا کە دیفاع لە کەرکووک ناکەن ئەم منسوانێکە لێرە شتێکن درۆیەکەن ئەمانە شەڕی کورسیەکەن شەڕی نەوتەکەیەکەن شەڕی پارەکەی خۆیانەکەن ئەڵێم هەموو فەرمانبەرانی هەرێم تقریبا ملیۆنێک و 300 نەفەرە هەموو خەڵکی هەرێم 3 ملیۆن نەفەر مافی هینی هەیە مافی ئەوەیەکە ڕاستی هەبێت لە سەری 18 ساڵەوە بەڵام معقولە لە 3 ملیۆن کەس ملیۆنە نیە نەفەر ملیۆنە 400 ملیۆن 400 هەزار کەس موچەی هەبێ مادام لە هەرێمی کوردستان کەس بێ موچە نییە یەکێ موچەی هەبێ یەکێ ئەسڵ و ئەساسی نییە ئەمە خەتای حکومەتی عێراقی نییە هەر خەتای حکومەتی عێراقی بکرین حکومەتی عێراقی تابڕی خراپە بەڵام ئەمان گەلێ لەو خراپ دەدەن گەلێ لەمان هێچی بۆچین ئەمانە بەس زیان کردووە لە دزی زیاتری هیچیان نەکردو لەم شارە بعدين هێچکە بۆم شارە کردێ حتا ئێستاکانە یەک وەک دکتۆر نەزمەری خوێندکاران پێ دوایە بایکۆت بەردەوام بێت یاخود مامۆستایان بایکۆت بشکێن کامیان لە حەزەمجی جەنابتە وەکو کەسوکاری خوێندکار بەڵێ وەستا حەکیم پێ دوایە مامۆستایان بایکۆت پشکێن یاخود بەردەوام بن کامیان لە سڵاحەتی جەنابتە وەکو کەسوکاری خوێندکار گیان برای بەڕێزم مامۆستا ئاخر چی دەوام بکە بەچی دەوام بکە بەچی منە مامۆستایە بچێت دەوامش بکە مناڵەکە من ئیسفادەی لێ ناکە هیچ ئیسفادەی لێ ناکە و مناڵی من ئەو مناڵی منە کە بچێتە مەدرسە ئەڵێم پێمە دێتەوە ئەڵێ باوەجیان من وەڵڵای ئەو مامۆستایە خۆش نەیزانێت چی بۆم وتووە چی بۆم وتووە خواخوای بۆ بەس نییە تەوامەکەی دەرسەکەی تەوا بێت دەزێت تەوا بێت بە ئیدارە بۆ خۆی مناقەشەی بابگەی خۆی بکە لەگەڵ مدیر لەگەڵ برادرەکانیە ئیسفادەی لێ ناکە مامۆستای قوربەسەر بە جیفانی بەساڵەوە بەدەرونێکی خراپەوە چی فێری مناڵی من کە ئاخر چی مناڵی من کە تو خۆت لە ماڵەوە کرد ئەساب جیرا هیچ نەبوو تو شخصی خۆت بەتاینا خۆشت بی سەگەی خۆت و بەس خێزانەکەت بێکە تۆ نەبوون بووی هەموو هۆکارەکانی ڕوتیەکە هەموو کێشەکان ڕوتیەکە کابرا گونا ماوەسا گوناهی چییە فەرمانبەر گوناهی چییە من زەلامە ناسم نەم شاری کەرکووکە درێخانەکەی 50,000 دینار 2 مانگە نەیداوە 50,000 دینار و نەیداوە فەرمانبەرە 2 مانگە 50,000 ئێستا کەوا لەباو زادێ وەستا و دوو بەدوایی پێ نییە فرمزێکی دارا و دوو بەدووا بەدەستێتی سایق لە هەیە لێ خەشمەری پێەکە لێی ناگرەیە ملی پێوێنێ ئەمە حکومەت دەگورم بەزنی باشترە ئەوەی بەسەر ئێمە هادەم کرد
بگیرە بەس ئەمانە خۆف ئەمانە خیانەت ئەمانە لە 74 وعدیان بە خەڵک داوە 100 ساڵە دەبێت وا لە شۆڕشکەن بیتاوێتەوە. بەڵێ سپاس بۆ وەستا حەکیم، سپاس بۆ پەیوەندیەکەت وەستا حەکیم. باڵێ بەڕێزانەمە بەگشتی ڕێی هاوڵاتیانەوە کە خۆتان گوێبیستی بوون کە زۆریان ناڕازی بوون، با بڵێن هەمویان ئەوانەی کە پەیوەندیان کرد ناڕازی بوون و پێیانەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان شکستیانە و دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان هۆکارێک بێت بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانی یاخود ئەو داخوازیانەی کە مامۆستان و فەرمانبەران دێنە سەر شەقامەکان و لە حکوومەتی هەرێمی کوردستانی دەکەن. ماوەی 3 ساڵە وەکو لای هەمومان ڕوونە مامۆستایان بایکۆتی دەوڵەکانی خوێندن دەکەن، فەرمانبەران بایکۆتی فەرمانگەکانی خۆیان دەکەن یاخود بایکۆتی داوام دەکەن لە پێناو چاکردنی باری و گوزەرانی ژیانی خۆیان. بێگومان هەر فەرمانگەیەک هەر با بڵێن هەر فەرمانگەیەک بۆ خۆی خزمەتکردنە بە وڵات لە پێناو خزمەتکردنە بەو گەلە بەو وڵاتە، بەڵام کاتێک کە ئەو فەرمانبەرانە خۆیان موچیان نەبێت کاریگەرێکی زۆر لەسەر ژیانی خۆیان هەبێت، نەتوانانی ژیانی خۆیان بەڕێ بکەن، ئەی چۆن بتوانن کاریگەری یاخود گۆڕانکاری گەورە لە وڵاتدا لە ناو گەلەکەی خۆیان دروست بکەن و لایەنی چارەسەری هاوڵاتیەکان بن. چی ئەگەر مامۆستا بێت قوتابێکی تەندروست بەرهەم بهێنێ و قوتابیەکانی بگەێنێتە ئاستێکی باش و قوتابی تەندروست وگوتمان پێ بگەێنێت و هەروە فەرمانبەر بێت لە کردەکانی وەکو تەندروستی و شارەوانی کە بتوانێت خزمەتی جادۆبانەکان بکات بە دڵسۆزیەوە نەک لە پێناو پارەدا، هەروەها لە کردی تەندروستیدا بتوانێت چارەسەری گرفتی نەخۆشەکانی بکات بە شێوازێکی باش و تەندروست بە دەروونێکی مرتاحەوە کە ئەمە شتێکێک لە هۆکارەکان. ئەگەر ئێستا بایکۆت بشکێنرێت مامۆستایان و فەرمانبەران باز لەوە دەکەن کە بە دەروونێکی نامرتاحەوە چنەوە سەرکارەکانە، هیچ دەروونیان مرتاح نییە. بێگومان هەر کارێک بە دەروونێکی نامرتاحەوە بیکەیت ئەوە شکستێنێ وەروەها دوجار کاریگەری خراپ لەسەر ئەنجامەکەی دادەنێت. بەڵێ بەڕێزان ئێوەش دەتوان لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە پێیجی پێیام تیڤی سەرنج بۆ چوونی تێبینیەکانتان بۆ ئێمە بدێرن، هەروە دەتوان لە ڕێگەی ژمارە تەلەفۆنانی لەسەر شاشە دیارە پەیوەندیمان پێوە بکەن، ئێمە ئێوە پێکەوە گفتوگۆ لەسەر ئەم تەوەرە بکەین کە دەپرسین کێ هۆکارە بۆ ئەوەی کە مامۆستایان و فەرمانبەران بێنە سەر شەقامەکان. کیژامە لەگەڵ کەلارەوە فەرموو. کیژامان لەگەڵ کەلارەوە فەرموو. کیژان خان السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. كيجان خان منكو قتابيكي بولي دانزير آمادي أمري لسر أم بايكوتي ماموسانا للكوميتي خوما معنزي براسي إن قتابين بولي دانزيري آمادي وصالي فاهر إما زررمن دي يكلمين أبين بقرباني هم حكومتي وهم سيدي ماموسانا بوي إما دالي ماموسانا كم بنزل القتابين وقتابين أجل بايكوتي كان نص صار معنا كان انصال بايكوتي قشتي راجيرك نبدو من بايكوت كانوا إما لو أنا كان دابر نسمعني نبري رزة دستيني بوي كان لما مصان كان بايكوتي ستا سيراج كان أما حكومة هيت جريني بخير كنا داس كفوينا خير دوارو خيرني بلا جرينيا بوي تيسك أم حكومة هربو شنتو فلن يدم ساركي تعطي سياستي تعطي لكردستان هذا الدين براسي ما دزاز ولا صايد لما تعطي بەڵێ کیژان خان پێ دوایە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت چارەسەری ئەم گرفتارە بکات کە مامۆستایان داوای دەکەن خواستەکانی مامۆستایان بەدی بێنێت؟ بەڕێز من پێم وانە حکوومەت بتوانێت چارەسەری بکات، بۆ حکوومەت ئەگەر حکوومەت بێ ئەگەر بەڕاستی باوکی میلەت بێت ساڵانی پێشترت کێشانی چارەسەرە کرد. ئێمە هەموو ساڵێکی کێشەیەمانەیە، مامۆستا بەڕێزەکان کێشەیان هەیە. من ئەمڕۆ لە قوتابخانە بووم، مامۆستا کۆمەکیان نەکرد بۆ مامۆستاکانی تر هاوڕێیان کۆمەکمان ئەکرد بۆ مامۆستا نەمازانی ئێمە چی بکەین لەو دۆخەیە بووین، ئێمە لە دۆخێکی زۆر ناخۆشە، بۆیە پێویستەکە ئێمە لەمە ڕاستاق بکرێن و ئایا درێژە بە خوێندنی خۆمان بین یاخود نا. بەڵێ سپاس بۆ کیژان خان، سپاس بۆ پەیوەندیەکەت کیژان خان. لە کەلارەوە لەگەڵمانە بووی محەممەدمان لەگەڵ ئێستێمالیەوە فەرموو کاک محەممەد. تۆنی برا بەڕێزەکەی من زۆر سپاس دەکەم کاک محەممەد. وەڵام من دوو پرسیارەکەی بەڕێزەکە من پێم خۆشە کە بیگەیانی یەکەمیان هەموو شتێک بە سوسفە کاتێک ڕێەکەوێت دوێنێ بەڕێز کاک نەجیبان چێ بەڕێز بۆ لای کاک عەلی بابیر لە شکستا چێ بۆ لای من پێم خۆش بوو کاک عەلی بابیر لەبەرێ پیاوێکی مسڵمانە هەر بۆ خوا بەزەوانە موقیفێکی ئەوەی پیا بێبی و کاک نەجیبان سەرەکیترین هۆکاری شکستەکانی ئەم کوردستانە جەنابت و مامتی. ئەمە یەک.
لەبەرەوەی تۆ سەرۆکی حکومەتی بە تۆ دابینەکە بەس کاک محەممەد پێدوانە لە ڕێگەی پەرلەمانتارەکانەوە وهەروە لە ڕێگەی لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی وەروە لە ڕێگەی وەزیرەکانەوە لە ڕێگەی بەڕێوەبەرە گشتەکانی کۆمەڵی ئیسلامی و ئەم پەیامە گەیەنرابێت پێدوانە تێداڵ دوای پێناوتەوە ئەگەر جۆرە براز ببی من سەرۆکی حکومەت من نابینێ سەرۆکی حکومەت بۆ لای حیزبەکان برا بەڕێز دەکەم سەرۆکی حکومەت بۆ لای حیزبەکان بۆ لای حیزبەکەی بەڕێز بيوتا قاعدة جيان بخوتها تيتو باس بخوتها راشتهم معارضين يوانا من أميت تو أو كابراهي كي أميز إتبناء كي أميز حزب إيرانيا كي المقابلة أنا أعطيها مقابلة أنكر ودي كومالي إسلامي تيرورستا لخيالي حمد رجداري كدوا هيس موقفك وهيس عبدانية كان لابد فور بطورة برا سپاس بو كاك محمد سپاس بو بيونديكت كاك محمد كاك محمد ما لقال لك فرمو كاك محمد الو السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله كاك محمد. كاك جا من داوال الحمومة مرتالي رسالة كان بايكوت بكان خوتشاندان بكان دجي عن حكمته. سياسة على واحد وما مرتاد دان متشاكك الحكاية ساكت شاكيا نكردوا. بلى. داوال خلقي هاولينا كان بس مشتونا بحث لخو. معقول خلقي سليماني مزارك خلقي هاولي مزاهرنك. معناه هو أول هم حكومتي أنجلت الظلم عليك معناه هي كاكا معناه هو شطرة بيقدر فيها نادرية هذه هم شهر شاسك كان هم تجي أم حكومة بوس نوا تخوشي بنا ما كان كم وده مفقم سپاس بو كاك محمد سپاس بو بيندك كاك محمد برزان كاك محمد السليماني ووتي ك لە کەسێکی حیزبی لە کەناڵێک لە کەناڵەکانەوە ڕایگەیاندووە کە کۆمەڵی ئیسلامی تیرۆریستەیە شک لەو بابەتە بێگومان ئەوە ئەو بەڕێزە خۆی کە دوو حیزبی دەسەڵاتدار بە تیرۆریست نازانێت کۆمەڵی ئیسلامی بە تیرۆریست دەزانێت ئەنیوانە من خۆم ئاگام لە مقابلەیە بوو هەنێ قسەی کرد بەڕاستی قسەی نەشیا بوو من پێم خۆش نییە جوای بێەوە بدەرەوە بێگومان ئێمە ڕێفعل بە چەکیا بە قسەی ناشرین نادێنەوە هەر کەسە ڕێی خۆی هەیە کێمان لەگەڵا کاک ڕۆف لە سلێمانیەوە فەرموو کاک ڕۆف. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. البرز جان سبارت بايكوتي دواء. بله. هاي اما تجربة من كدوا فطروجي بايكوتي باركا غيري خلال كان كيف داري كدوا. فرمان بران دواء متفق وعنك. اگر عبادي بيا يا حكومتي هرم بيا درنجام الله حكومتي هرم ونقل زاره بلان او كاتب شون جرنا وقتابي او قرطي شون جرنا وقتابي سنها قتابي كوتوا شلم يعندوشي عنده فركت باشا قدي ما نيما عنده هاي بايكوتي جد يعني مو عبرة ورنا قديم يعني ما دبري انا امريكا كواتتها الزر لكنا استمانية دي انت هذا شقينا ايما بين يلا كاكا وهاكين ايما بونا فلسطين لوي او نيكي لخوما نخوانين بوناين الدخلين لو كثاني كمان بس كردستان هناوا يعني راسة تعطيه كتير من بس كردستان هناوا بلان هر كومر خلقاني قران يكتبون كدنجانا باشا بوتي حشد شعبي تاكل كوك داقيدي كتب باهي تسليم كلا بلان ناس تغلى باقين باسي موسيقى حكمان الله ليش بازاني وحبادي انسان ناجيرت اصلي قصك كهما لبغداد اجا شريكي لبغداد وانا مادي صوتين جابتي اجا بجينا كتاب اكون همو كدانيه تكلد وزارتي وامان وتوك ام سنولانه وزاره برا سپاس بو کاک رو سپاس بو پیوندیکت کاکاروان من لەگەڵ چەمچماڵەوە کاکاروان کۆتا پێویستە فەرموو کاکاروان ئەم کاتت باش کاکاروان کاتت باش همو کاتێک باش بەڕێزی زۆر سپاس دەکەم. وەڵای من بۆ تەلەفۆنبوون ئێمە ساڵی پار بایکۆتمان کرد بە درێژایی 3 مانگ زیاترەوە بۆ تاوەکو یەکی یەکگاممان نەکرد. من خۆم وەکو مامۆستایەک تاوەکو ئەو پەڕی من لەگەڵ بایکۆتکردن بوو. بەڵام پاشەوەی کە بۆ نەبینیمان بەڕاستی سەرجەم حیزبەکان لە کۆتاییە پشتیان لە مامۆستایان کردەوە بوو بە حیزبەکانی بڵێن دەسەڵاتەوە بە حیزبەکانی ئۆپۆزیسیۆنەوە. لەبەرەوە من ئەم ساڵ لەگەڵ بایکۆت نیم. چونکە هەموو لایەنەکان پار پشتیان لە
خۆپشاندەران کرد پاپشتن لە مامۆستایان کرد بۆیە بەڕاستی من ئەم ساڵ لەگەڵەوە نیم هەر کە حزبەکان ئەوە ئاماژەیەکان کرد بۆ ئەوەی کە هاوڵاتیان بچنەوە ناو پۆلەکان بچنەوە ناو هەوڵەکانی خوێندن هەم مامۆستایان بچنەوە ناو هەوڵەکانی خوێندن هەموو پێشەوە ئەو کەسانی کەوا پێش بڵێن کەسانی تریان بایکۆتەکەین پێش هەموو کەس چوونەوە بۆ دەوام لەبەرەوە من ئەم ساڵ هیچ لەگەڵ بایکۆت نیم. بەڵێ سوپاس بۆ کاروان سوپاس بۆ پەیوەندیەکەت کاکەڕان من ئەمەوێت وەڵامی کاک محەممەد سلێمانیەوە بدەمەوە. کاک محەممەد ئەگەر ئێمە هەموو کەس بە برای خۆمان نەزانین بێگومان ئێمە هیچ کەس بە تیرۆز نازانی و ئەوە ئیشی ئێمە کەس بە تیرۆز بزانین ئەگەر کەسێکیش بە تیرۆزمان بزانێ ئەوە ڕۆ بۆ چوونی خۆیەتی لە خۆیەوە سێری ئێمەش دەکات بێگومان ئەگەر من کەسێک بە تیرۆز بزانمەوە هەڵبەسێکی ترمە بێت لە بەرامبەریدا ڕێزی محەممەد کەماڵ و تاوی هاکاران قوڵ فەرمونون تا بەرنامەیەکی تر و بەیە گەشتنەوەی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ. Thank you.